بەناوی خوای گەورە دوکانەکەم بابەتی بڵێن هەم پێداویستی هەم جوانکاری ئەسپ و ماینە. ئەمانە هەمووی پێداویستی پێداویستی لە ئەوانەی کە پێویستێتی بڵێن وەک زینە، ئەمانە بڵێن زینن، بڵێن وەک تر ژێر زینە و بڵێن سەرکە لەو دەسەجڵەوی لەقاوە و بابەتی پێداویستی زۆری کامە پێداویستیە وەکو ناڵ و ئەمانە. بابەتیش هەیە جوانکاریە. ئەسا ئەمانە بڵێن زۆریان بۆ جوانکاری بەکاریە. ئیتر لە هەموو شتێکی هەم پێداویستی هەم جوانکاری ئێمە لامان بەردەستە. ئەمانە زۆریان هەیە کەمێکی ئەگەر بڵێن نەوەڵا لێرە نا، زۆری هەیە ئێرانە، زۆری هەیە ئەوروپیە، بەس زیاتر زۆری ئێرانە، بابەتی ئەوروپیشی زۆرە. زیاتر بڵێن خەڵک ئەسپ و ماینی بڵێن لە لادەیە بەکارهێنا بۆ ئیشوکاری ڕۆژانەی بەکارهێنا، بەس ئێستا جیاوازە. ئێستا بڵێن زیاتر خەڵک بۆ زینە بۆ جوانی ئێستا ئەسپ و ماین هەیە لە کوردستانی خۆمانە، شتی ڕەسەنی جوان هەیە، سیعریان گرانبەهایە، خەڵکانێکی زۆر ئەمڕۆ بەکاری ئەهێنێ و هەیەتی. ئیتر ئێستا زیاتر بە وەسیلەی ئەوەی کە یانێ ئەسپ سواری زۆرە، خولیای خەڵک زۆرە لە سەری، بڵێن گەنج زۆر خولیای هەیە لە سەری و بۆ سواری و بۆ ڕاگرتن و بۆ جوانی زۆر بڵێن پێشکەوتوترە لە جارە. ئەمانە زیاتر لە بۆ کاتی ڤیستیڤاڵ کە ڤیستیڤاڵەکرێت، خەڵک ئامادەکاری بۆ ئەسپەکەیەکا و جوانکاری بۆ ئەکا و پێداویستی بۆ ئەکڕێ و بۆ کاتی تر جاری وا هەیە ئەوانەی خولیای ئەم شتیان هەیە غێری ڤیستیڤاڵیش نەبێت، خۆیان ئامادەکاری مەجموعەیە گروپێک کۆ بنەوە و سواریەکانی نرخەکانیان ئەکەوێتەوە سەر کەسەکان. هەیە ئەسپێک ماینێکی ئاسایی هەیە شتێکی ئاسایی بۆ کڕێت، بەس ئەمڕۆ ماشەڵا کەسانێک هەن کەشتی زۆر کەشخە و جوانیان هەیە. ئێستا ئەمڕۆ من ئەوەنەی ئاگادار بمە بۆنە ئیشەکەمەوە، ئەسپ و ماین هەیە سعری هەتا من 20 دەفتەر دۆلارم بینیوە لە کوردستانی خۆمانە و زۆریشە، نەک بڵێم دانەیەک و دوانوسیانە، زۆرە. ئیتر بابەتەکان هەم زینەکان هەم پێداویستەکانیش ئەنواعی هەیە زین هەیە ئەمڕۆ لە دەوری 100,000 زین هەیە لە دەوری دەوەرەقەیە. بابەتەکانی تریشی تر هەر یەکە و بە گوێرەی وەکو بە گوێرە جیرفانی خۆی و بە گوێرەی شتەکەش کە هەیەی ئەسپ ماینەکەی کە هەیەی لە کۆنیشەوە ئەم بابەتانە هەر بەکارهاتوون، بەس زیاتر وردە تەتەوری پێکراوە و جوانکاری زیاتر بۆ کراوە.